وەکو مناڵێ پەروەردەم کردووە لە 2 مانگیەوە تا 3 ساڵی زۆرە، یعنی وەکو مناڵێ گەورەکەی ڕەحمی مناڵێکت بۆیە بێ. ئەم سەگە چەندێکە بە خێویەکەی؟ 3 ساڵە تەمەنی 2 مانگ بوو، 3 ساڵە بە خێویەکەم. ئەمە چییە لە ماڵیەوەیە؟ ئەمە هەموو شتێکی منە، هاوڕێمە، یعنی بڵێن چی، یعنی وەکو هەنێ جار پێڵم کچم من خۆ مناڵم نییە، بەڵام هەر وەکو مناڵێک خزمەتێکم، وەکو مناڵێ پەروەردەم کردووە لە 2 مانگیەوە تا 3 ساڵی زۆرە، یعنی وەکو مناڵێ گەورەکەی ڕەحمی مناڵێکت بۆیە بێ. 2 ساڵ و 10 مانگەوە بە خێویەکەی. بەڵێ. باشە ئەم گوێچکانی بە چیوە پرتەقاڵی بووە؟ ئەو گوێچکانەی لە کارتون سەڵە بۆ یاخەوە. نا ئەوە ڕەنگی میوەیە، ئەوە لە کارتون دۆک بۆیان بۆ یاخ کردەوە. ئەمە؟ بەڵێ. بە پارەشە؟ وەڵی نا هەدیە بوو تەقریبەن. هەدیە بوو. بەڵێ لەبەرەوەی ئێمە زۆر هاتوچۆی ئەوەیەکەین لەگەڵ شوردنا ڕەنگەکەشیان بۆ کرد. لە ماڵەوە نایشوێمە؟ کەم نا لە ماڵەوە زۆر نایشم، چکە لە ماڵەوە یعنی ئەو شتە تایبەتانت نییە، ینی موجەفەیەکی وایە هەبێکە تووکەکەی زۆر درێژ بێ وشکی کاتەوە زیاتر لە کارتون دۆکەیشم. ئەمە تا چەندێک گرنگە لە ماڵەکەیە بۆ تۆ؟ وڵی خەمڕەوێنە زۆر بەڕاستی، یعنی مەجای ئەوەت نایە دانیشی بێتاقەت بی قەلق بیر بکەیتەوە، ئەم هەر کاتێ بەتەنیا بمێ تۆزێ دانیشم یە مەشغوڵ مەکە، ئەوێ یاری لەگەڵاکەم، یعنی زۆر کات مەشغوڵم ئەکا بەڕاستی هاوڕێ لەگەڵمە. هەرەمە هەیە؟ وەکو پابەندی ئاینیەکان هەندێک تاقانەیە خوا لێو نەسەنێ، وەکو پابەندی ئاینیەکان بۆ من هەیەڵێن نابێمە لە ماڵا بێ لەبەری ماڵەکەم لە نوێژە چییە؟ وەڵڵەهی ئەزانی چۆنە خۆ ئێمە هەمومان موسڵمانین، یعنی سەراحەت قابل ئێمە لەسەر دینێکی تر نین، بەڵام من خۆم قورئانم خوێندووە، فرمودەکانی پێغەمبەر هەمووی ئاگاداری هەموو شتێکم، یعنی من نەمبینیوە لە هیچ لە سوورەتێکی قورئان لە هیچ فرمودەیەکە بڵێ سەگ لە ماڵەوە بەخێو مەکە، بەڵام وەکو ئەڵێن باس کراوە، یعنی وەکو باس ئیتر ئەوەیان نازانم. هەرەوەنە یعنی من وەکو بێزمانێک وەکو ڕەحمێک بە بێزمانێک نانی ئێمێ ئاوی ئێمێ نەک بم، من نان و ئەو بە هەموو بێزمانێک هەیەم لە دەرەوە، یعنی وەکو ئاژەڵ دۆستێک وەکو عەتفێک، یعنی مەسەلە ئەوە نییە من بڵێم ئەمە سەگە ئەمە پشیلەیە ئەمە چێکە جێیکەمەوە، من وەکو بێزمانێ بەخێوێکم.